زۆرترین داواکاری کە ئێمە وەکو خۆمان هاتبێتە لامان بە هەموو شتەکانەوە ئەتوانین بنین لە ملیۆنێک 500,000 بۆ 2 ملیۆن دینار تێچۆکەی بووە. وەجارە تەخەڕوجیان نەکرد و تاویشیان نەکردووە تەنها ئاهەنگی جێگا بەس ئاهەنگی ڕەسمگرتنەکەیانە. بەڵێ ئەمانە ئەو بابەتە وردەواڵانن کە خوێندکارانی زاکۆپی ماگاکان بۆ ئاهەنگی تەخەڕوجیان سەرقاڵی بەنجام گەیاندنی لێسادا زۆربەی چاپخانەکان سەرقاڵی چاپکردنی ئەم بابەتانن بۆی کە خوێندکاران بە شێوەیەکی جوان دەربکەون. ئەمساڵ زۆر خواستی لەسەر لێرە کاک دانیاری لێگە فەرمی تێرە کاک دانیار ئەمساڵ تا چەندێک خواستی لەسەرە تا چەندێک کوڕان بەشداریان کردو لە بابەتەکان. سەرەتا بە خێراهاتنتانەکەم پێشەکی حەزم کرد دیارەیەکی بچووکتان پێشکەش بکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس دەکەم، هیوادارم بەدڵتان بێت. بابەتی تەخەڕوجی ئەم ساڵ لە پار و پێراریش خواستێکی زۆری لەسرە. کچان و کوڕانی زۆر داوای ئەم بابەتانەکەن بە تایبەتی کچەکان زۆر داواکاریان لەسرە و شتی بابەتی جۆرە داواکەن. شتی وردەواڵی زۆر بە کوردیەکەی. سەیرترین داواکاری چی بووە کە ئەم ساڵ لێتان کرابێت؟ سەیرترین داواکاری هەفتەی پێشوو بوو هەڵە نەبم. خانمێ بوو تەخەڕوجی بوو داوای 8 مەتر تەنها فلێکسی کرده بوو. 8 مەتر فلێکس بە ڕسمی خۆی یا بێ ڕەسم؟ نانا بێ ڕەسم، تەنها باگراوندێک بۆ وێنەگرتنەکەی و 120 ستیکەری سەر نەسەلەشی داوا کرده بوو. بۆ ماشێتی داوت بەخوا بێ. باش 8 مەتری لەکوێ جێ کردو چەنی پانتایی پێویستەوە؟ هەر خۆشم لێم بوو بە مەراق حەزم کرد شوێنەکەی دەستنیشان بکەم زانم چەندێک ڕێگرێت. بە تەقریبی 5 مەتر بە 5 مەترێکی ئەوێت بۆ 8 مەتر فلێکسە بە مێز و کورسیەکانی شەوانێک کاکاتە 25 مەتر. 25 مەتر بەڵێ. دەخواتی با لێرە خاتودالیای لێ بەمێ زیاتر لەو پرسم زانم ئەم ساڵ بۆ ئەم بابەتانە مۆدی چی؟ ئەم ساڵ چی مۆد بوو؟ چەند زیاتر داوای چیانە؟ کوڕانیش چیان داوای چیان نەکرد؟ سڵاوتان لێ بێ بەخێر بێن. وەکو ساڵەکانی پێشوو هەموو خوێندکارێکە ئاهەنگی دەرچوو نەگێڕێ ئەوێ بە جوانترین شێوە خۆی ئامادە بکات. ئەم ساڵژە وەکو ساڵانی ڕابردوو خوێندکارەکان بە شێوازێکی زۆر جوان داواکاریەکانیان پێشکەشە کرد و ئاموز بە جوانترین شێو ئاهەنگەکانیان بگێڕن. کچان و کوڕانیش بە هەردووکی وەکو یەک بە شێوەیەکی جوان خۆیان ئامادا کرد بۆ ئاهەنگەکانیان. ئەم ساڵ مۆدی چیە؟ چی ترێندە ئەو زمانی کە ئێستا باوە؟ چی ترێندە ئەم ساڵ؟ ئەم ساڵ وەکو ترێند ئەوەی ترێند بێ ساڵان بەس شیرینی و خواردنەوە دانرا لە تەخەڕوجەکانە. ئەم ساڵەوەی بینیمان بۆ فێ دانرا بۆ فێکەش شیرینی و میوە خواردنەوە بریان یا پراخی. وڵی برسیان بە هیلاکن پێشوازیان لە میوانەکانە کرد بە ئانوز بە شێوەیەکی زۆر جوانتر پێشوازی لە میوانەکانیان بکەن. باش تێشوی ئەمانە چەندێکە بۆ چەندێکی دێچێ ئێساگە زۆر گرانترین تاسە چەند بۆ لەلایەوە؟ ڕاستی وەکو تێچوو ناتوانین بڵێن ئەوەنەی تێچێ حدێک دیاری بکەین هەرکەسو بەپێی ئیمکانیەتی خۆی و بەپێی ئەو شتێک کە ئێوێت بیکە ئەتوانین نرخەکان دیاری بکەین. بەڵام زۆرترین داواکاری کە ئێمە وەکو خۆمان هاتبێتە لامان بە هەموو شتەکانەوە ئەتوانین بنین لە ملیۆنێک 500,000 بۆ 2 ملیۆن دینار تێچۆکەی بووە. وەجارە تەخەڕوجیان نەکرد و تاویشیان نەکردووە تەنها ئاهەنگی جێگا. بەس ئاهەنگی ڕەسمگرتنەکەیانە. بەڵێ. ئەمە چیەمەی پشتەوە؟ ئەمە داواکاری خوێندکارێکە کە بە هەدیە بۆیان ئەبر خۆی ئاگەی لێ نەبوو سپرایز بوو بۆیان ئەبر داوای لێکردنی شتێکی جوانیان بۆ بکەین. ئێمەش ئەمەمان بۆ دروستکردن و بە دیاری ئێن بە خوێندکارەکە ببوونی ئاهەنگێک تەخەڕوجیەوە. پارەشی پێ هەڵەواسی نێسا؟ بەڵێ پارێک لە چەند کەمتی پێ هەڵەواسی؟ وەڵا بەپێی ئیمکانێتی خۆیانە چێنێک بێتوانێ. ینی 250 شەگرێتەوە؟ ئەگرێتەوە سەستەکەم بە دڵیانە حەزیانە زیاترە. سەیرترین بابەت کە تا ئێستا لە کاتی تەخەڕوجە بەرچاوە کەوت بێت چی بووە؟ ساڵانەشتی زۆر جیاواز و جۆراوجۆرمان تووشە بێت و ئەی بینین کە بۆیان دروست بکەین. بەڵام ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی پێشوو ئەمە هەمومان پێشتر بینیمانە کە تەنها سیارەی بوو کوزاوە ڕازێنرایەوە. بەڵام ئەم ساڵەوەی کە بینیمان سیارەی تەلەبەی تەخەڕوجیشمان ڕازانەوە ئەوە شتێکی سەیر و جیاواز بوو بۆ ئێمە. کوڕانیە کچان بوو کوڕان نەبوو. کوڕانی تیانی لەم شتانەیە؟ کوڕانیش ئەم ساڵ ئەم بینی ساڵ لە چاو ساڵانی پێشووترا ئەم بینی خۆیان ئامادا کرد بە زیاتر کچەکانمانە. کوڕ هەیە زۆر گرنگی بە وردەکاریوە؟ بەڵێ ئیشمان بۆ کوڕێ کرد ئەم ساڵ تەنانەت دووتی من خۆم ئەمێ دیزایانی هەموو شتێ بکەم ئێوە بۆم دروست بکەن. زۆر مەراقی بوو کە شتەکان وەکو خۆی دەرچێکە ئەیەوێت. سوپاس بخوا بە دڵیشی بوو. باشم پێداویستیانە دوای بەکارێتەوە یا شتێکە تەنها بۆ یەک جارە؟ بەشێک لە پێداویستەکان ئەتوانرێ بەکار بهێنرێتەوە بەڵام بەشێکی تریان نابەکار نایێنرێتەوە. دەسپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە تایبەتە بۆ ئامادەکاریانەی تەخەڕوجی خوێندکاران کە تێچووشی زۆری هەیە لە سەریان و هاوکات هەندێک لە خوێندکارانیش یعنی بابەتەکانیان بە شێوەیەک بێت کە دوای باس بکرێتەوە. ئەمە شێکێکە لەو شتیتانی کە ئەم ساڵ
بەو شێوازە ترێند و پارەی پێ هەڵەواسێت توانی 150 دیناری تا 50,000 دیناری پێ هەڵواسیت.